دوای 132 ڕۆژ لە کوژرانی نارینگورانی تەمەن 8 ساڵ دادگا هەشتەمین سزای قورسەکانی ئامەد بکوژانی ئەم کچە بچووکەی ئاشکرا کردو ئەوەی جێگای شۆکە و ئەقڵ قبوڵی ناکات. کوشتنی نارینە لەلایەن دایکی براکەی مامی و دراوسەیەکیان. ئێوارەی دوێنێ شەممە دادگای هەشتەمی سزا قورسەکانی ئامەد دوای چەندین مانگ لە لێکۆڵینەوە بڕیاریدا کە نارین گوران لەلایەن یوکسەل گورانی دایکی، ئەنەس گورانی برای، سالم گورانی مامی و نەوزاد بەختیار کە دراوسەیانە کوژراوە. دادگا بڕیاریدا سزای زیندانی هەتا هەتایە لەسەر دایک و برا و مامیدا بسەپێنێت و نەوزاد بەختیاریش بە 4 ساڵ و 6 مانگ زیندانیکردن سزادرا. چیرۆکەکە بەم شێوەیە دەستی پێکرد. ڕۆژی 21 ئابی ڕابردوو نارینگوران لە ناکاون بوو تەواوی هێزانیەکان و خەڵکی ئامەد بە دوای دادگەڕان تا لە ڕۆژی 9 ئەیلولدا لە نێوڕووبارێک سەرمەکەی لە نێو کیسێکدا دۆزرایەوە. ئەو کاتە دایکی نارین بە گریانەوە گوتی خۆزگە دەمزانی کێ بکوژی کچەکەمە تاوکو یەخەی بگرم. هەروەها گوتی ئێستا گومانم لە کەس نییە و نارین کچێکی ژیرە، ئەو کەسێک نەناسێت قسەی لەگەڵ ناکات و سواری هیچ ئۆتۆمبیلێکیش نابێت. دوای دادگایکردنی دوێنێ یوکسەل گورانی دایکی نارین لە دادگا قسەی کرد و گوتی دڵ و باڵم بریندارە، خودا شاهیدە کە من بکوژی کچەکەم نیم و سرم بەرزە. بەڵام دادگا بە تاوانبار ناساندی و سزای زیندانی هەتا هەتایی بە سەردا سەپاند. چۆنێتی هۆکاری ڕووداوی کوشتنی نارین گوران بەم شێوەیە و نەوزاد بەختیار کە کارکتەرێکی سەرەکیە لە نێو ئەم ڕووداوی کوشتنەیە پشت ڕاستی زانیارەکان دەکاتەوە. نارین گوران بە پەیوەندی سۆزداری دایکی خۆی واتە یوکسەل گوران و مامۆژنێکی خۆی ماشەڵڵا گوران لەگەڵ سالم گورانی مامی دەزانێت واتە مامی نارین پەیوەندی لەگەڵ دوو لە براژنەکانی خۆی هەبوو. نەوزاد بەختیاریش دەڵێت هەموو خەڵکی گوند ئەمەیان دەزانی، بەڵام دوای ئەوەی نارین زانیوێتی لە ترسیەوەی ئاشکرا نەبن تاوانباران نارینیان کوشتووە. نەوزاد بەختیار کە 4 ساڵ و 6 مانگ زیندانی سزا دراوە لەسەر ئەم کەیسە دەڵێت نارین مامی خۆی و یەک لەو دووژنەی واتە دایکی یان مامۆژنی بەڕووتی بینیوە لە کاتی سێکسدا، بۆیە ئەوان نارینیان کوشتووە و من بینیم کە تەرمەکەیان هێنایە دەرەوە دوای ئەوەی منیشیان بینی تەرمەکەیان بە مندا. منیش لە ترسی ئەوەی جەندرمن نمبینێت تەرمی نارینم فڕێدایە نێو ڕووبارێک لە بەرامبەر ئەوەشدا بڕیار بوو مامی نارین 200,000 لیرەم پێ بدات. چیرۆکی نارینگوران ئەوەندە وردەکاری زۆرە کە دەبێت زۆر لێی وربیتەوە تاوەکو تەواوی زانیارەکان بزانیت. ئێمە لە پایتەخت میدیا بە کورتی و بە وردی لەم هەواڵەدا چیرۆکەکەمان بۆ باسکردن. لە پەڕی فەرمی پایتەخت دەتوانن خوێنەری زانیاری نوێتر بن.